بله پرسکرکین ترکیه چنه کی جان پارتی دکاری پرسکرکین ترکیه چاره سر بکه اف راپرسی هاتیه کرن ام ده انجامین ده راپرسی جی هر وها پرسکرکین ترکیه و رین چاره سری آوان و پارتیین سیاسی گلو چاوات کرن و پرسان چاره سر بکن پروفسور دکتر مته کان کاینار اکادمیسین و پسپوری سیاست نافخیش انقره میوانه منه سلاو بوده بریز کاینار پرسکرکین مزنین ترکیه چنه دست پیکه ده موسا دست پیکن چنه پرسکرکین مزنین ترکیه sadece benim düşüncem بەڵێ değil. تەنیا بە بۆچوونی من نییە بەڵکو بە شێوەیەکی گشتی تورکیا چەند کێشەیەکی گەورەی هەیە لە سەرتاشدا دەمەوێت بڵێم کە ئەمەش پرسی ئابووری و بێکاری و هەروەها پرسی کۆچبەرانە ئێستا دەسەڵات بە هەمان شێوە بۆتە هۆی کێشەیەکی گەورە بۆ تورکیا واتە تەنیا بۆچوونی من نییە بەڵکو بۆ هەموو ئەوانەی کە شارەزای ئەم بوارن هەمویان باز لە هەماش دەکەن کە ئەم کێشانە هەیە لە تورکیا باشە برێز کاینارنەها ئەف پرسکرێکین کو تەناف بنافگیریم پرسکرێکە ئابووری پرسکرێکە بێکاری پرسکرێکە پەنابەران پرسکرێکە کورد پرسکرێکە کوردی پرسکرێکە مەزنت دەست بکەدێت چاوات بینی پرسکرێکەکە مەزنە پرسکرێکە کورد بەڵێ بەڵێ بێگومان باشە یعنی گۆرا باوەریاتە گەر مرۆڤ پلاتفۆرما سیاسیە تورکیە بگرە برێز کاینار گەر مرۆڤ پلاتفۆرما سیاسیە تورکیە بگرە کیژان پارتی بە ئاوایەکی راسیۆنەل بە ئاوایەکی پراتیکیژی دکارێ با پرسکرێکان باشتر چارەسەر بکەن ئەمە شتێکی سەختە بەڕاستی و شتێکی ڕاست نییە بێم بڵێم و باس لە پارتێک بەم یان بۆ نمونە باز لە ئەک پارتی یان هەدەپە یەسەپە یاخود مەپە ناکرێت ئەمە شتێکی سەختە بڵێم کە دەتوانین چارەسەر بکەم لێرەدا دەکرێت باز لەو زەمینەیە بکەین کە ئەم زەمینەیە دەبێت ببێتە هۆی گەنگەشی سەرجەم کێشەکان چونکە چارەسەریەکە لە چوارچێوەی پرۆگرامی پارتەکان نییە بەڵکو دەبێت زمینەیەکی باش بۆ دیالۆگ بکرێتەوە پەرلەمانیش بە شێوەیەکی چاڵاک کار بکات و ئەمانە دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەواتە تەنیا پرۆگرامی پارتێک یاخود سەرکردەی پارتێک ناتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات بەڵێ تێگەهشتم نها برێز کانار ینی gelek balkêşe yanî ev pirsgirêk hene rapirsî têkirin ji sedî bîst û heftê millet dibêje baweriya me tê ku AK Partî van pirsgirêkan çareser bike heta duhî min bi xwe rapirsiyekê min xwend kesê got deng dana AK Partî ji sedî heftê û sê dibêje em nepoşmanin ku me deng daye AK Partiyê yani gora bahveriya ve di saha siyasiya Türkiye'de AK Parti zêdetir nêzîkî hestên xelkeye hêviyên xelkeye ku xelk bi vî şêweyî xwe nêzîkî dike سیرکە دەبێت سەرەتا ئاماژە بەو خاڵە بکەین ئاساڵ هەڵساوە بە ڕاپرسیەک و بە گوێرەی ئەم ڕاپرسیە پرسیارەوە کراوە کە چارەسەری کێشەکانی تورکیا چیە چارەسەر دەکات زۆرینەیان ئاماژەیان بۆ داوە کە ئاک پارتی دەتوانێت چارەسەر بکات و ئێوەش باسی پرسەکەتان کردووە ئێمە نازانین ئەم ڕاپرسیە بە چ جۆرە میتۆدێک کراوە واتە نێوڕۆکی ڕاپرسیەکە نازانین تەنیا شتێک دەزانین کە زیاتر لە 2000 کەس و تەمەنیان لە 18 ساڵ گەورەترە چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە و ئەو ئەنجامە دەرچووە ئەگەر بێت و من ئەم ڕاپرسیە بکەم دەتوانم ئاراستەکەی بگۆڕم واتە ئەمە شتێکی زانستی نییە بێگومان ڕاپرسی ئاساڵ ناکرێت بڵێن کە ئەمە زانستی نییە چونکە بەڵگەیەکی دیارمان نییە واتە باسی لەو میتۆدۆلۆژیە نەکردووە باسی میتۆدی خۆی نەکردووە کە چۆن ئەم ڕاپرسیەی کردووە برێز کاینار تو دزانی ez dixwazim mijarekê li ser mesela Kurd bigirim niha ez Kurdim li Tirkiye jî yani 25-30 milyon Kurd hene
gelek Kurdan Usa fikirdikin. Dibêjin eger pirsa Kurd çareser bibe, eger pirsa Kurd çareser bibe. Dikarî efektekî pozitif li ser mesela aboriyê hebe, li ser mesela siyaseta navxweyî hebe, li ser aştiya civatî hebe, li ser siyaseta derve hebe. Ti çawa dinirxînî? Ev fikrê rastin, gelo ev fikrê got em dikin. Şimdi anlayabildiğim kadarıyla ئەوەی کە تێگەیشتوم دەمەوێت دەو شێوەیە وەڵامتان بدەمەوە کێشە کۆمەڵایەتیەکان هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە واتە ناتوانین بڵێن یەکەچیان چارەسەر دەبێت و ئەوی دیکەش ئۆتۆماتیکی چارەسەر دەبێت ناکرێت پرسی کورد بەجیا لەگەڵ کێشەی ئابووری و کێشەی ژینگە جیای بکەنەوە çözersek ekonomiyi çözeriz. ئەگەر بێت و باز لەو بکەین کە کێشەی کورد چارەسەر بکەین یاخود لەگەڵ ئەوەدا کێشەی ئابرووی چارەسەر بکەین ئەمانە هەمویان پەیوەندیان بەیەکەوە نییە بێگومان کێشەی کورد لە تورکیا کێشەیەکی زۆر زەقی تورکایە بەڵام ئەمە ڕاستی بوونی کێشەی ئابووری و کێشەکانی دیکە ناگۆڕێت ئەمانە هەموو سەرجەم کێشەی جیاوازن و ناکرێت بڵێن سەرەتا ئەمە دەبێت چارەسەر بکرێت یاخود شتێکی دیکە چارەسەر بکرێت پێویستە ئاماژە بەوە بدەم کە سەرجەم کێشەکان هەموو بە یەکتر بەستراون Öncelikli olarak ekonomik پێویستە کێشەی ئابووری و کێشەی ژینگە و دواتر کێشەی کورد چارەسەر بکەین ئەگەر بێتی ڕێزبەندی بکەین ناکرێت ئەمە ڕێزبەند بکرێت بێگومان کێشەی کورد کێشەیەکی زۆر گرنگە بەڵام لە هەمان کاتە کێشەی ژینگەی تورکیا ئەمەش زۆر کێشەیەکی گەورەیە پێویستە ئەم کێشانە هەموو پێکەوە هەوڵ بدرێت بۆ ئەوەی چارەسەریان بکەین Rêza min ji dîtina te re heye birêz Kanar. Yani ger rêza te jî ji dîtina min re hebe niha ez bi Kurdî qise dikim, tu bi Tirkî qise dike, em behsa kêşeyê Tirkiye dikin. Ger mirov rêzê li hev û dû bigire, rêzgirtin, diyalog ji bo çareseriya pirsgirêkan giringiya wê tu çawa dibîne? tabii ki. Yani بەڵێ بێگومان سیرکە kadın olmamız, erkek olmamız, Kürt olmamız, Türk olmamız. کورد بوونمان تورک بوونمان ئافرەت یاخود پیا و هەر شتێکی دیکەمان ئەگەر هەبێت ئەمە خاصیەتێکی جیاوازە لە سەروی هەمویانەوە مرۆڤ بوونە Ben size insan من olmanız sebebiyle saygı duymak zorundayım. وەک ئەوەی کە ئێوە مرۆڤن بۆیە ڕێزم بۆ ئێوە هەیە ئێوەش بە هەمان شێوە بەهۆی مرۆڤ بوونمەوە دەبێت ڕێستان بۆ من هەبێ دواتر خاصیەتەکانی دیکە و خەسڵەتەکانی دیکە ئەمە شتێکی دیکەیە واتە من کورد بم یاخود یان شتێکی دیکە بم یاخود Saygıyı insan خاوەن ڕەگەزێکی دیکە بن پێویستە ڕێز لەسەر بنەمای مرۆڤایەتی بێت erkek olmak insan کورد بوون و تورک بوون هەمویان لە دوای مرۆڤ بوون دێت پێویستە لە سەروی هەمویانەوە göstermeyi öğrenmemiz gerekiyor. لە ڕووی ئەوەی کە ئێمە مرۆڤین پێویستە لەم ئاستەوە ڕێزمان بۆ بەرامبەر یەکتر هەبێت Belê, spas bote Profesör Doktor Mete Kaan Kaynar ji Ankara li gel me bû.